ڕێز و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان سێ بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکەمین بابەتیان نووسینێکە لە بەڕێز عوسمانی حاجی مارف لەژێر ناوی غەزە چاوەڕێی فریاگوزاریە. بەڕێز عوسمان بەم شێوەیە دەست بە نووسینەکەی کات، ئەڵێ دوای زیاتر لە 650 ڕۆژ لە شەڕی جێنۆساید لە غەزەدا دانیشتوانەکەی شەو ڕۆژ لە دنیایەکی زۆر سەخت و بێبەزەیانەدا بەسەر دەبن. ژیانی داماوی ڕۆژانەیان لەسەر ڕوخساری برسیەتی و تینویەتی وێنا دەکرێت کە بە سیاسەتێکی سیستماتیکی دڕندانەی ئیسرائیل و ئەمریکا داڕێژراوە. بێخۆراکی دەکەنە ژەهر و چەکێکی کوشەندە کە لە ماوەی چەند کاتژمێرێکدا هەڕەشە لە ژیانی دەیان و سەدان منداڵ دەکات. ژیان لە غەزەدا وەها بەفیڕۆ دەچێت وەگەوەی مرۆڤ هیچ بەهاومانایەکی نییە و هەرگیز نەیبووە. منداڵان بە بەرچاوی دایک و باوکیان دوا هەناسە ئەدەن. هاوکات هێرشە ئاسمانیەکان ئاوارەکان لە چادرێکەوە بۆ چادرێکی دیکە ڕاودەنێن. هیچ نیشانەیەک لە پێناومانەوەدا بەدی ناکرێت. لە سەدەی 21دا غەزە لە لێواری هەڕەشەی گەورەترین کۆمەڵکوژیدایە لە بەرامبەر برسیەتی و بەدخۆراکیدا. هەزاران کەس لە ژێر خۆری سووتێنەردا لە ڕیزێکی کوشەندەدایە. سەدان کەس لە کاتی هەوڵدان بۆ گەیشتن بە ناوەندەکانی دابەشکردنی خۆراک دەکوژرێن کە لەلایەن بەکرێگیراوانی ئەمریکی و سەربازانی ئیسرائیلەوە پاسەوانی دەکرێت. نزیکەی بە 2 ملیۆن کەس لە ئێستا و بەدەست ئەو پەڕی برسیەتیەوە دەناڵێنن. کارتی غەزە بووەتە مەترسیدارترین شوێنی جیهان بۆ منداڵان کە بە گۆڕستانێک بۆ منداڵان و دۆزەخێک بۆ دانیشتوانی غەزە وەسف دەکرێت. ژمارەی و کەسانەی بەهۆی برسیەتی و بەدخۆراکیەوە لەم گەماروێدا گیانیان لەدەستاوە. لە ماخرەدا بۆ 122 کەس بەرز بۆتەوە کە 83یان منداڵ. تیمە تەندروستیەکان بەهۆی برسیەتیەوە ڕۆژانە چاوەدێری گیان لە دەستدانیەوە خەڵکاکەن بەبێ ئەوەی هیچ پەرچەکردار و وەڵامدانەوەیەکی نێودەوڵەتی کاریگەر لە ئارادا بێت. بارودۆخی مرۆی لە غەزە بە خێرایی بەرەو خراپترین حاڵەتی خۆی دەڕوات و هەواڵەکان باس لە داڕمانی خەڵکو و کەوتنیان لە شەقامەکان دەکەن بەهۆی برسیەتی و بەدخۆراکیەوە. لە مانگی یاری 2025 زاینیەوە زیاتر لە 1,095,000 کەس کە دەکاتە 93 دانیشتوانی غەزە بەدەست ناسایشی خۆراکی ناتەندروستەوە دەناڵێنن کە پێویست بە فریاگوزاری بەپەلە و دەست بەجێ دەکات. ئەم کارە ساتانەی نێو غەزە جێگای شەرمەزاریەکی ئەو پەڕی بێوێنەیە کە ناکرێت بە بەرچاومانەوە بە بێدەنگی و بە ئاسایی بگوزارێت. پێویستە تەواوی جیهان دەست بەجێ داوای شکاندنی گەمارۆی سەر غەزە بکەن. فشاری زۆر توند بخرێتە سەر ئیسرائیل بۆ شکاندنی ئەم گەمارۆیە و ڕێگە بدرێت یارمەتیە مرۆییەکان بە تایبەت شیری منداڵان دەست بەجێ بگاتە ئەو 2 ملیۆن کەسەی کە بارمتەگیراوی گەمارۆکەن. بەڕاستی تەواو جێی داخ و شەرمەزاریە کە ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی ڕایگەاند. ئیسرائیل بەردەوامە لە بەکارهێنانی برسیەتی وەک شێوازێکی شەڕ و ئامرازێک بۆ ئەنجامدانی ژێنۆساید دژی فەلەستینیەکان لە غەزە. ژیانی خەڵکی غەزە لە جاران زیاتر لە ژێر هەڕەشەدایە. لەگەڵ هێرشە تونند و تیژەکانی بەردەوام بە دژی خەڵکی مەدەنی هاوکات برسیەتی شەڕەشەیەکی مەترسیدارە بۆ داڕمانی خەڵک وە کەوتنیان لەسەر شەقام و کۆڵانەکان. دەبێت بەهۆی ئەم شێوازی شەڕە تەواوی سەرکردایەتی ئیسرائیل و هاوکارانی تاوانباری جەنگ وەک بکوژی بە ئەنقەست مامەڵەیان لەگەڵدا بکرێ و سزا بدرێن. ناوڕێکی کورت وەربگرن. درێژەی بابەتی دووەم نووسینەکە لە توانا محەممەد نووری دێمۆلات. اگه دیدی درد مردمو ولی چشاتو بستی، ظلم به مظلوم رو دیدی و از کنارش رفتی، اگه از ترس یا واسه منفعتت خوده کردی، تو هم دست ظالم هستی، تو هم مجرم هستی. اگه خودتو به خواب زدی وقتی که خونا رو میریختن، گرفتار کسبتی وقتی جون جوونا رو میگیرن، اگه وسط بازی وسط بودی و گفتی سیاست چی هست، بدون رأی سفید نداریم بی‌طرف نداره این جنگ، اگه دست رو چشمات گذاشتی دستات خونیان، خائنی اگه تریبون داری و حرفات بو میدن، دوری از
وطن و دوربینای ما کمسو نیستن. یادت باشه کثافتای پشت ابر لو میرن. اگه سرپوش گذاشتی رو قتل تو هم قاتلی. واسه پوشوندن جنایت باید رو خون راه بری. بدون مال کشیدن تو این سیستم کامل نیست. ایران اینقدر زندان داره که همتون جا بشین. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور، از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کی زیرو رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. چه هنرمندی که خبر از نونبری نداری، شاشیدم به اسکار تگ مردمی نباشی، پاره میکنم کلافتو که دیگه چرن نبافی، چه شهاب دولتی باشی چه اصغر فرهادی، چه بازیکن حکومتی و چفی الیسی، چه بازیگر صادراتی و اله هیکسی، شما خود فروش پولی نرزه مقام فیکسین، حیف سالو جیر خورا شما از خلایق نیستین، لاشی کارون با آب مدنی که پر نمیشه، خوزستان ژتون نمیخواد صاحب کل میزه، آزادی گرونه باشه آزاده کشته میده، یادتون باشه خون فقط با خون شسته میشه. تیر بزن از پشت سر بکش تشنه‌ها رو، به قتل حق خواه نامسلح افتخار کن، بیرون مرز به جنایت بزن رنگ و لعاب رو، بگیر از من مژده فردا و تقاص رو. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور، از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کی زیرو رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. منتظر ناجی نباش خبری تو راه نیست، نجات دهنده خودتی، خودت قهرمانی، من و تو اگه ما بشیم بیکرانیم، ما منجی زمانیم، امام زمانیم. ئیسرائیل و ڕۆژاوا واتە وڵاتانی ڕۆژاوایی و غەرب بەگشتی هاوپەیمانیەکی مێژووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نووسینێک لە بەڕێز توانا محەممەد نووری. بەڕێز توانا بەم شێوەیە دەست بە نووسینەکەی کاتوەڵێت شەڕی بەردەوام لە غەزە سەرنجێکی چڕی جیهانی ڕاکێشاوە، ڕەخنەی تند لە هەنگاوە سەربازیەکانی ئیسرائیل و قوڵبوونەوەی کارەساتی مرۆیی زۆر زیادی کردو. سەر لە ڕایداواکاری وڵاتانی ڕۆژاوایی وەک بریتانیا، فەڕەنسا و کانادا بۆ ئاگربەستێکی دەستبەجێ و ئیدانەکردنی گەمارۆ و سنووردارکردنی هاوکاریەکانی ئیسرائیل. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوامە لە پێشکەشکردنی پشتیوانیەکی بێوچان. ئەم پشتیوانیە تەنها استراتیژی نییە، بەڵکو نیشانەی مۆدێلێکی بەرفراوانترە کە تیایدا هێزە ڕۆژاواییەکان هەژمونی جیۆپۆلیتیکی لە پێش مافەکانی مرۆڤەوە دادەنێت. ئیسرائیل زۆر جار وەک درێژکراوەی هەژمونی ڕۆژاوایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سیر دەکرێت. دەوڵەتێکی پڕچەکرا و کە سیستمێکی هەرێمی لە بەرژەوەندی ئەمریکا و ئەوروپا دەسەپێنێت کە زۆر جار لەسەر حسابی ژیان و گوزەرانی فەلەستینیەکانە. لە کاتێکدا ڕایگشتی لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوادا زیاتر بەرەو پشتیوانیکردنی مافەکانی فەلەستین دەڕوات، سیاسەتی حکوومەتەکان هێشتا بە هاوپەیمانیەکی دەیان ساڵەوە بەستراونەتەوە کە ڕەگ و ڕێشەی لە هێز، کۆنتڕۆڵ و بەرژەوەندیە ئابوووریەکاندا داکتاوە. ڕەگ و ڕیشەی ئەم هاوپەیمانیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی دوای شەڕی جیهانی دووەم، کاتێک هەستی تاوانباری ڕۆژاوا بەرامبەر بە هۆلۆکاست و ئامانجە کۆلۆنیالیەکانیان یەکیان گرت لە پشتیوانیکردن بۆ دامەزرانی دەوڵەتێکی جوولەکە لە فلەستین. پلانی دابەشکردنی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1940 زاینیدا کە ویستی دانیشتوانە عەرەبە ڕەسەنەکەی پشتگوێ خست، بناغەی بۆ دەیان ساڵ ئاوارەی و ململانێدانە. لە سەردەمی شەڕی ساردا ئیسرائیل بووە هاوپەیمانێکی سەرەکی ڕۆژاوا بۆ بەرەنگاربوونەوەی هەژمونی سۆڤیەت، بە تایبەتی دوای شەڕی شەش ڕۆژەی ساڵی 1967 زاینی کە بووە سەرەتای داگیرکاری ئیسرائیل بۆ سەر خاکی فەلەستین. شۆڕشی ئێران ساڵی 1979 واتە ساڵی 57 تاوی زیاتر ڕۆڵی ئیسرائیلی وەک جێبەجەکاری هەرێمی بەرژەوەندیەکانی ڕۆژاوای چەسپاند. ئەم پەیوەندیە وای کردووە ئیسرائیل بەبێ هیچ سزایەک کار بکات. بە ڤێتۆی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان و ملیاردەها دۆلار هاوکاری سەربازی پارێزراوە. ئەم پشتیوانیە سیستمێکی ئاپارتاید و نیشتەجێکردنی کۆلۆنیالی بەردەوام دەکات کە تیایدا مافی فەلەستینیەکان بە شێوەیەکی سیستماتیک پێشێل دەکرێن لە پێناو
پاراستنی پێگەیەکی استراتیژی لە ناوچەکەدا. بۆیە هاوپەیمانیە بەردەوامەکەی نێوان ئیسرائیل و وڵاتانی ڕۆژاوایی و ڕۆژاوا بەگشتی تەنها بابەتی بەها هاوبەشەکان نییە، بەڵکو بابەتی بەرژەوەندی هاوبەشەکانە لە پاراستنی سیستمێکی جیهانی کە هێز لە پێش دادپەروەریەوەدا دەنێت. ئەم پاشخانە مێژوویە یارمەتیدەر بۆ تێگەیشتن لەوەی کە بۆچی سەرەڕای زیادبوونی ڕەخنە نێودەوڵەتیەکان لەسەر کردارەکانی لە غەزە و باجی مرۆیی هەڵمەتە سەربازیەکانی ئیسرائیل بەردەوامە لە وەرگرتنی پشتیوانیەکی بەهێز لە حکوومەتە ڕۆژاواییەکان. هاوپەیمانیەکە لە بینیاندا تەنها ئایدۆلۆژی نییە، بەڵکو لە دەیان ساڵ لە هاوتەریبی استراتیژی و بەرژەوەندی هاوبەشدا ڕێگی داکتاوە. ناوبڕێک وەربگرم بە دوا بابەت دێمەوە خزمەتە. دابینکردنی بژێو لە ناو زەوڵەکاندا شەرمەزاریەکە بە ناوچاوانی ڕژیمی ئیسلامیەوە. هەموو جارێک لە کاری منداڵان لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا ئەمە شتێکی ئاسایی پیشاندراوە. ئامارە ناڕەسمیەکان باس لە بوونی زیاتر لە 8 ملیۆن منداڵی کار لە ئێران دەکەن، کار لە کارگا چکۆلە سەنعەتیەکاندا، کار لە کوورەخانەکان، جوجەکەشیەکان، مەزراکان، کارگاکانی قاڵی بافی، لەبەردەست تاجرانی بازاڕ و دوکانەکان، دەستفرۆشی، واکسکردن و هیتر لە زومرەی ئەو کارانەی کە هەر کامەوە بەش بە حاڵی خۆی سیمای دژە ئینسانی ئەم دیاردەیە پیشانەدەن. ڕژیمی ئێران بە دەستەپاندنی حەقدەستی 5 بەرامبەر لە ژێر هێڵی هەژاریدا بەکردەوە خانەوادەکان ناچار دەکات تا بۆ دابینکردنی لانیکەمی پێداویستەکانی ژیانیان منداڵەکانیان ڕەوانەی بازاڕی کار. ئەم بارودۆخە لە هەمان حاڵدا ئیمکان بە خاوەنکارەدا تا هەر چەندێک دەتوانن منداڵان دابمەزرێنن و بە هەر ڕادەیەگەیان هەوێ بیان چاوسێننەوە. لە نێو ئەو کارانەدا کە بە ملیۆن منداڵ لە ئێران پێوەی خەریکن، گەڕان بە نێو زبڵەکاندا و جیاکردنەوەی زەبڵ لە شارە گەورەکانی ئێران و لەوانە لە تاران یەکێک لە دڵتەزێنترین دیاردەکانی کاری منداڵانە. بە پێی راپۆرتی ئەواڵنێری ئیلنا لە شارێکی وەک تاران ڕۆژانە 9,000 تۆن زبڵ بەرهەم دێت. لەم نێوانەدا تەنها 3% لە زبڵەکان لە یەک جیاکراونەتەوە و مابەقی جیاکردنەوەکەیان لە ئەستۆی منداڵانێکە کە لە نێویاندا لە منداڵانی 6 ساڵەوە بگرێتە 18 ساڵ دەبینرێت. جیاکردنەوەی زبڵ لە هەر ناوچەیەک دراوەتە پەیمانکارێک کە لەگەڵ شارەداریەکانی ئەو ناوچانە قەراردادیان هەیە. هەرەوەندە کافیە گەشتێک بەنێو خیابانەکانی تاراندا بکەیت تا ژیانی ئەم منداڵانە ببینی کە چۆن بەسەر سەتڵی زبڵەکاندا نوشتابنێتەوە. ئەوە تەنیا بەشێک لە ژیانی منداڵانەیە. ئەوان هەموو ڕۆژێک لە بەیانی زوو تا درنگانێک زبڵ جیا دەکەنەوە و دوایی شەوانە لە شەقامەکاندا خەریکی کۆکردنەوەی زبڵ دەبن. زۆربەیان لە کارگاکانی جیاکردنەوەی زبڵدا شوێنی خەوتنیان هەیە و هەر لەوێدا دەژین. ئەم کارگایانە خاوەنی هیچ ئیمکاناتێکی بێداشتی نین و بەم جۆرە ئەو نەونە مامانە خراپترین جۆری ژیان لە تەمەنی منداڵیاندا ئەزمون دەکەن. لەم بازاڕەدا کە قازانجپەرستی قسەی تا ئاخر دەکات، هیچ شتێک بە نرختر لە کرێکاری هەرزان نییە کە لە دوا ڕۆژ لە دژوارترین بارودۆخدا کار دەکەن و نازانن یان ناتوانن لە هیچ کوێ سکاڵا بکەن و کەسیش فریایان ناکەوێت. ئەو منداڵانەی کە بژێوی بنەماڵەکانیان بەکاری ئەوانەوە گرێدراوە لە ترسی بێکاربوون دەنگیان دەرنایەت و بەم هۆیەشەوەیە کە پەیمانکاران پێیان باشە بە هەر نرخێک بووە منداڵانی زبڵ کۆکەرەوە وەک کرێکار پارێزن. بەم جۆرە شارەداری نەتەنیا بۆ کۆکردنەوەی ئەم زبڵانە لە گیرفانی خەڵک خەرج دەکات، بەڵکو ئیمکان دەدات بە تۆڕی مافیایی کۆکردنەوەی زبڵەکان بە بێگاریکردن بە منداڵان سوودی زۆر کەڵان بەدەست بێنن. لە کۆمەڵگایەکدا کە زۆربەی خەڵکەکەی لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و لە هەر سێ کەسی ئامادەی کار کەسێکیان بێکارە
دیارە دەبێت منداڵانی کرێکاران و گشت توێژی هەژاری کۆمەلگا بێبەش لە سەرەتاییترین ئیمکانات ئاوا بێبەزەییانە دنیای ئارەزوەکانیان لەژێر پێی قازانجپەرستیدا پایماڵ بکرێت. ئەوە گۆشەیەک لە سیما ژیانە لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتی دانیشتووە، لە وڵاتێکدا کە تیایدا بە ملیۆنان ئینسانی کرێکار ڕۆژانە سەروەت و نیعمەت بەرهەمدێنن و خۆیان لە حاصڵی کارەکانیان بێگانە و بێبەشن. لەوە هاوڵاتێکدا بە سەدان هەزار لە منداڵان ناچارن نانی ڕۆژانەی بنەماڵەکانیان لە جیاکردنەوەی زبڵ و زبڵدانەکاندا دابی بکەن. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێراندا ڕووەدا چارە نووسێکی چارە هەڵنەگر نییە بۆ ئەو منداڵانە. ئەم بارودۆخە دەکرێت و دەبێت بگۆڕدرێت. بۆ گۆڕینی ئەم بارودۆخە و ڕزگارکردنی منداڵانی ئەم کۆمەلگای لەوەها چارە نووسێک هیچ ڕێگایەک بێژگە لە دەستدانە دەستی یەکتر و خەباتکردن لە دژی ڕژیمێک و مناسباتێک کە منداڵانی بێتاوان بەم شێوەیە بێڕەحمانە لە مافی سەرەتایی و ئینسانیەکانیان بێبەش دەکات نییە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوەی عزیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێوە بکەن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێێنم.